I'm going to start with a little bit of formal introduction. So I'm Nujin, 19 years old. 18 ساڵ تەمەن ما Kurdish girl from مناڵێکی Kobanî. کوردی کچی خەڵکی کۆبانێم I'm a wheelchair bound. وەک دەبینن من لە سەرم کورسیە دانیشتووم So there are two things دوو شت هەیە کە set me apart and make me بۆ different هۆی from ئەوەی کە من everyone else. جیاواز بکات لە کەسانێکی دیکە یەکەمیان بریتە لەوەی کە من کوردم Which means کە ئەمەواتە from a very young age لە تەمەنی سەرەتاییەوە من زۆر being surrounded شارەزا بووم بەرامبەر بەو نەهامەتیانەی کە لەبەر we don't exist. لەلایەن دوشمنەکانەوە لە دەوروبەری من دانراوە وە کاتێک ئەوان ئەوە دەکەن هیچ کارێکی دیکە ناهێڵنەوە جگە لەوەی کە ئازار بۆ ئێمە دروست دەکەن خاڵی دووەمەوەیە کە Disabled, من کەسێکی which کەمەندامم resulted ئەمەش in mine had not ئەنجامی ئەو نەخۆشیە بوو کە من هەم بووە و بۆتەوەی ئەوەی کە نەتوانم we crave what we کاراسایەکان بکەم and so I هەندێک شتەیە کە ئێمە نکۆڵی لێ دەکەین بەڵام ئێمە لەگەڵ هەمووانەدا من کەسێک بووم کە تینوێتی و گرسێتیم بۆ زانیاری هەبووە my تەلەڤیزیۆن و and کتێب what was ئەوانە هاوڕێی من بوون تویتەرەکەی من لەوانەیە تەنیا شتێکیش پێ بێت کە بۆ من سەرگەرمی بوو بێت هەر بۆیە yeah, so this sounds a bit boring, right? بەڵێ ئێستا وا دەرەکەوێت کە شتەکە بێزار کرد بێت بەڵام لە ڕاستیدا منی بێزار نەکرد By people من لە دەوروبەری منەوە کەسانێکە بوون کە منیان دەناسی trusted me, loved me, متمانیان بە من هەبوو منیان خۆش دەویست و باوەڕیان بە من هەبوو کە هەر چۆنێکە بێ و هەروەها کەسانێکی تریشە بوون کە پاڵپشتی منیان دەکرد my world was small, جیهانی من جیهانێکی بچووکە بەڵام من خۆشمەوێ but even that small world بەڵام تەنانەت ئەو جیهانە بچووکەش بەو جۆرە نامێنێتەوە لەبەرەوەی the evil of our evil دواتر شەڕ دەستی پێکرد war. And so you can imagine هەر بۆیە دەتوانن بهێنە پێشاوی خۆتان کە لە ماوەی شەوەیەکدا ئێمە بۆمباران دکراین constantly بە بەردەوامی بۆمباران دەکراین our lives were constantly threatened. ژیانی ئێمە بە بەردەوام لە شێر مەترسیدا بوو ئێمە جگە لە ترس هیچ شتێکی دیکەمان نەبوو بەس دەترسان As my brother وەک براکەی منیش باسی دەکرد ئێمە بوو بووینە کەسانێک کە زیندوو بووین و مردە بووین چونکە هیچ شتێکی دیکەمان نەبوو بەڵێ and then we realized دواتر تێگەیشتین کە if we wanted a new life, ئەگەر ئێمە ژیانێکی نوێمان بێت ئەگەر ئێمە بمانەوێت جارێکی دیکە زیندوو بین پێویستە کۆچ بکەین and thus هەر بۆیە ئەوە گەشتەکەی ئێمە لەوەوە دەستی پێکرد you see for a girl like me وەک دەبزانن بۆ کچێکی وەک من confined to a small space کە هەموو کات ویستێتی شوێنێکی بچووک بۆ خۆی بدۆزێتەوە ئەو گەشتە بریتی بوو لە خەونێک من دەستم پێکرد کاتێک کە تەنیا 6 ساڵ بووم I was excited زۆر پەرۆش بووم بۆ ئەوەی کە سنوورەکان تێپەڕێنم خەڵکی نوێ ببینم و بچمەنە وڵاتێکی نوێەوە there were a lot of firsts on this هێزێکی زۆر هەبوو لەم شتانەدا زۆر شت هەبوو کە یەکەم جار بوون when the first McDonald's یەکەمین سەردانی ماکدۆناڵدی شتێک بوو لەو شتانێک کە من لەم گەشتەدا بینیم بەڵام the most interesting one of those I think یەکێک لەو شتانی کە زۆر گرنگ بوو یا گرنگترینیان بوو ئەوە بوو کە it wasn't the right کە لەو کاتەدا concept that I had imagined. ئەوە نەبوو کە من پێشبینیم دەکرد My پێشتر first time یەکەمین جار کە من was full of horror, دەریان بینی کاتێک کە پڕ بوو لە ترس هەروەها لە نزا but then بەڵام دواتر with God's help and our faith بە یارمەتی خوددا و we بە made باوەڕی خۆمان ئێمە توانیمان ئەوە بکەین and so I was بۆیە من so I began the second half of my journey. دەستم کرد بە خۆناغی دووەمی گەشتەکەم با پێتان بڵێم کە من I become acquainted with two sides من بوومەتە دوو بەش لە مرۆڤایەتی لێرەدا بینیومە also the bad. بەشێکی باش و بەشێکی خراپ There
ئەو کەسانی کە باش بوون کە نەیان دەزانی و تێنە دەگەشتن بەڵام هێشتا دەیانویست یارمەتی من بدەن بەڵام کاتێکە من هان دەدرام وەچوومە ناو بەشی دووەمەوە ئەو ساتە بوو کە من پێم زانی کە گەشتەکە هەمووی بریتینە لە خۆشی و سەرگەرمی و یاریکردن من نکۆڵی زۆرم لێکرا لە زۆر بواردا و دەتوان بێنە پێش چاوی خۆتان کە چەندە ترسناک بووە ئەوە چەندە ترسناک بوو ئەو هەموو کەسانە ببینی ئەو هەموو دەموچاوە ببینی کە لە درگان نزیکەکانەوە لەگەڵ تۆوان لەو درگانەیەکە هیچ کاتێک ناکرێنەوە بەڵێ دوای ماوەیەکی زۆر مانگێکی زۆر دوور و درێژ من گەشتم ئەڵمانیا باوە شتان پێ بڵێم کە ئەوە وەکوو ئەوە وابوو کە یاریەکی کۆمپیوتەری ببیتەوە دواتر تێگەشتم کە ئەمە کۆتایی چیرۆکەکە نییە بەڵکو ئەمە تەنیا بەشێکە لە چیرۆکەکەی من لەبەرەوەی کاتێکە من گەشتمە ئەڵمانیا ژیانی نوژینی دووەم دەستی پێکرد من لە پڕ چاو پێکەوتنم لەگەڵ کرا چەندین وتار لەبارەی منەوە نووسران هەموو شوێنێک لە تەلەڤیزیۆنەکان لە شاشەی تەلەڤیزیۆنەکانەوە من دەبینرا بەڵام ئەوەی کە زۆر سورپرایز و شۆک بوو ئەو کاتە بوو کە بیرۆکەی کتێبێک سەری هەڵدا و من پێم وابوو کە ئەمە دەرفەتێکە بۆ من تا بە خەڵک بڵێم کە من کێم تا بە جیهان بڵێم کە من کێم کوردێکی کچی کۆچبەری کەم ئەندام هەموو ئەو شتان هەیەیان تیا باس بکەم بەشی یەکەم لە شوناسی من بریتیە لە کوردبوون و من دەستم کرد بە گەڕان و توێژینەوە سەبارەت بەوەی کە بە خەڵک بڵێم کە گەلەکەی من چین کێن دواتر من تێگەشتم کە کەسانێکی هەن سەبارەت بە گەلەکەی من کار دەکەن و هەوڵمدا ئەو برینانە هەڵ بدەمەوە بە هەمان شێوە ئەوە بەشێک بوو لە ویژدانی من هەڵەبجە و ئەنفال و تەنانەت هێرشی دوایی بۆ سەر شارەکەی من بۆ سەر کۆبانی دواتر من دەستم کرد بە خوێندنەوەی خۆم بۆچی من هێندە بەختەوەر نەبووم کە ئەو شتانە ئەنجام درێت کە شتێک بکەم کە شایستەی هەموو شتەکانی دیکەش بێت دواتر بابەتەکان گەورەتر و گەورەتر و گەورەتر بوون بۆچی من نیشتیمانی خۆم بەجێهێشت بۆچی هەموو ئەو خەڵکانە پێویستە ماڵەکانی خۆیان کاری خۆیان بەجێبهێڵن ژیانی خۆیان بەجێبهێڵن وە کۆچ بکەن هەڵبێن بەردەوام بووم لە گەڕان و گەڕان و گەڕان و هەموو شتانم بە یەکدی بەراورد دەکرد ئەوروپام بەراورد دەکرد لەگەڵ ئەو کەشێ و پڕ لە ئاشتیەی کەتیایەتی بەراوردم دەکرد لەگەڵ ناوچەکەی خۆمدا ئەو جیاوازیەکان چین دەشزان کاتێکە من گەشتمە وەڵامەکە بەڕێگاوە بووم بۆ ئێرە لەبەر کەمەندامیەکە هەموو کات کەسانێک هەن کە یارمەتی دەدەن لە فڕۆکەکاندا بەڵام ئەوانەی یارمەتی منیان دەدا لەم کاتەدا پیاوێکی تورک بوو کاتێکە من وتم من دەچم بۆ کوردستان ئەو وتی نەخێر شتێک نییە بە ناوی کوردستانەوە تۆ چی بۆ عێراق من سەیرێکی ئەوەم کرد و نەمزانی کە ئەو بۆ ئەڵێ کوردستان بوونی نییە بەڵام دواتر هەستم کرد بەوەی کە من وەڵامەکەی خۆمم دۆزیەوە ببین سەرکەن من جیاوازیەکانم بینی لە نێوان ئەوروپا و لە نێوان ناوچەکەی خۆماندا لە ئەوروپا
خەڵکانێک دەبینی لە سەرتاسەری هەموو جیهانەوە خەڵک لە پۆڵەنداوە لە کۆماری چیکەوە لە نەیجیریاوە هەروەها ئەوانە لەوێ دەژین وە کاتێک ئێمە سەرقاڵی کوشتنی یەکدین بەڵام ئەوان لەوێ بێکێشە دەژین لە ڕاستیدا ئەوەی کە دەمەوێت بە هەموو جیهانی بڵێن بە مەسیحیەکان موسڵمانەکان کوردەکان تورکەکان بە هەمویان ئەوەیە کە دەمەوێت پێیان بڵێم هیچ باشەیەک نییە لەوەدا کە ئێمە یەکدی لەناوبەرین بەڵکو ڕێگا باشەکەوەی یەکدی قبول بکەین سپاس